ڕەقیب هەر ماوە قەومی کورد زبان نایشکێنێ دانەری تۆپی زەمان لە شاری حاجی قادر و دڵداری شاعیرم لە شاری کۆیەی مەلای گەورەم شاری کۆیە پڕ لە جوانی و پڕ لە هونەر بەربانگی ئەو ڕۆمان لە شاری کۆیە دەبێت. شێفبێژان خەڵکی کۆیە و ئەو ڕۆ خواردنەکی کۆیمان لە حازر دەکاتن. خواردنەکەمان ناوی کفتە و شۆربای کۆییانە. شێف بەخۆی گوتی ئەمن شارەزاییم هەیە لە بازارکردنی لە کۆیە و هاتیە لەگەڵ من و فەرموو شێف. سەلام عەلەیک. کوی مامە ئەحواڵت تەندروستیت سپاس دەکەم. لەبەرەوەی خواردنەکەمان کفتە و شۆربای کۆیانە شێف بەخۆی لەگەڵم هاتیە شارەزایی هەیە لە خواردنەکە و لە گۆشتەکەی و چ گۆشتەکەت دەوێت شێف؟ گۆشتی گۆلکمان دەوێت بەس بێت سەوری چکە کفتەکەمان دەبی بێت سەوری بی هەتا هەر نەوەشێ ناو ئاوەکەی کفتەی برنجیان کتەی بڕوشیە کفتەی برنجیە بەس پێدەن کفتە و شۆربا لە کۆی کفتە و شۆربا کفتەی برنجی نابێت سەوری هەبێ نابێت دەماری هەبێ دەبێت خواصە گۆشت بێ بۆچی کفتەی بڕوشنە کفتەی بڕوش احتیاجی هەر شتێک احتیاجیە وەک گۆشتەکانی کێ تۆزە قورسە گۆشتی کفتەی برنجی چکە خەساری زۆر دەبی دەمەندی بەس سۆرە گۆشت بی نابێت ڕاستە ئەو گۆشتانی کە دەیانهێنی نمونە ئەتوو گۆڵکەچی دەینی یان بەرخەچی دەینی هەتا چەند لە کنت دەمینێتەوە ئمە ڕۆژێ بە ڕۆژێ پێنەستە دەبڕین ئێوارە گۆشت خلاص دەبی شارەکانی کە نییە گۆشت لە کۆیە تۆزە هەرزانە گۆشتی نەرمە ئەو ڕبی 400,000 بە 400,000 لە شارەکانی کە بە 80,000 وەنیا بە 80 لە کۆیە گۆشت چوومە هەرزانە لە هەموو شارەکانەوە زیاتر دێنە کۆیە بۆ گۆشتکڕین و گۆشتکڕینی کۆیە ینی بازاری باشترە بازاری باشترە لەبەرەوەی هەرزانە پێدەچی خەڵکەکە زۆر حەزی لە زۆر حەزی لە گۆشتی خەڵکی کۆیە گۆشت خۆرە. مامۆستا شوان کۆیە بە چ شتێک بەناوبانگە؟ کۆیە دیارە مێژوکی دوور و درێژی هەیە لە ڕووی شارەسانی تۆ لە ڕووی دروستبوونی شارەوە وەکو بناغا نزیکەی 2500 ساڵ پێش زاینە و بە مێژووی ئەو تەمەنێک کە هەبووە لە بەروی شارەشی دێرینە حتمما کۆمەڵک شت هەیە کە ئەو شارە بەناوبانگ دەکات. یەکەم شت کۆیە کە پێی بەناوبانگە ئەدەب و هونەرە یەکەم شت لە سەرەتای هەر لە بسیار شارێکەستا باسکەی برەی کۆیە لە شاری ئەدەب و هونەر ئەنجا دووەم شتیش لە ڕووی خواردنەوە کۆیە بە دۆڵمەی کۆیە و بە ئەستوشی بە کونجی ئەمە کولێرەی پێدەرن لە دەرێ ئەمە ئەستوشی کونجی کولێرەی کۆیە بۆ دوانە بەناوبانگەوە کۆیە خەڵکەکەی بەگشتی ڕۆشنبیرن ینی خوێندەوار بووینە لە دێر زمانەوە لە زمانی زووەوە کاتێک لە شاران ئافرەت نەکرایە بستە دەرەوە کۆیە کچی یەکەم کەس لە کۆیە چووتە خوێندن یەکەم کەس لە کۆیە دەستە سەر تەختەی شانەوە بناوی خێری عەبدوڕەحمان هەموو یەکەمەکان ئەنی لە کۆیە بۆ کۆیە زۆرترین سەرۆک و سەرکردەی دروستکردێت. ڕاستە دەستخۆش هەروەچی ئێستا کە قشڵەمان لە دیارە دەمە بزانم قشڵە لە چ سەردەمەک دروست بۆ و هۆکاری دروستبوونی چ بووە؟ کاتێک کوردستانی گەورە دەکرێتە چەند پارچەک لە ڕایەن سەفەی و ئەسمانیەکانەوە ئەسمانیەکان ئەو منتیقەیان کۆیە کۆنتترۆل دەکەن ئەو قشڵێ دروست دەکەن لە بەمەبەستی پتەوکردنی دەسەڵاتی سەربازی خۆیان ئەو قشلێ تاوەکو ئێستا ماوەتەوە خۆشببختانە دوای ئەو کات کە لە بۆ مەسلەی سەربازی بەکاراتێ لە دەسەڵاتی کوردی خۆمان وەکو مەسلەی ئەسەری مایتەوە و زیاتر شوێنی گەشت و گوزار و سەردانیکردی سێرانگەران. ڕاستە لە بەرچ کۆیە بە شاری ئەدەب و هونەری دەناسێندرێت و ناسرایە؟ خۆی مێژوی کۆیە ئەگەر لە دێرەوە سیر بکەی زۆرترین کریسیان و جوولەکەی لێ بووە کۆیە
ینی زۆر بەهاوبەشی ژیانە مسلمانان کریسیانان و جوولەکە تاکە شار بووە لەسەر ئاستی کوردستان کە کێشیان نەبووە زۆرترین ئێستاش تاوەکو ئەو لە حەزی ئێستا ئەگەر ئیسلامێک مسلمانێک تازی هەبی مسیحیەکەش سەردانی دەکا و ئەوانی شیان ئەمە سەردانیان دەکەن یانی فەرقمان نەبووە ئەوە وای کردێ شارەکە پێشکەوی ئەنجا لە مەسەلەی ئەدەب و هونەر ئەو تەراتی لە ئاینیانەی کە لە کەنیسە هەبووە ئەو زۆری مەولود خوێنانی کە لە کۆیە هەبووە کە بۆ شێوەی ئێستا بە قڕۆز نەگیرە مەسەلەی ئاین زۆرترین پێشوازی لێکرای لەلایەن خەڵک و زۆرترین شاعیر لە کۆیە هەبووە و زۆرترین ئاوازدانەر و گۆرانی بێژ لە کۆیە هەبووە لە پێشی خاڵەسێوە و تاردۆپیقوانە بە سەدان ساڵ لە دیوەخانەکەی ئەمیناغای ئەختەر لە ساڵی 1990 فستیڤالی هونەری کرایە لەو شارەیانی بە بەردەوامی ئەو ڕەوتە درێژەی هەبووە و تاوکو ئێستاش ئەگەر سەیری بکەیت زۆربەی هونەرمەندانی شارەکانی کوردستان لە موزیسیان و گۆرانی بێژ و هەتا شان و کار و سینەما بەشەشیان پشکەکی گەوریان کۆیە. لە پشتمانەوە کۆیە دیارە و لە خوار هەیبەت سوڵتان مەطبەخی خۆمان دانایە و شێف کفتە و شۆربامان لە ئامادە دەکاتن کە تایبەت بە کۆیەکانە. کەرستەکان چەند شێف؟ کەرستەکان سەرەتا پێویستمان بە جۆرێک هەویری هەیە لە هەولێرە بە بڕوشی دەیکەین بەس لێرکوانە برنجی خڕ دەبی 16 ساعت لە ئاوێکەی پاش 16 ساعتی بەسەر لەی دادەکەی هەتا تەواوی شک دەبتەوە. چیلۆیەک برنج نیو چیلۆ قیمەی هیچ مانە قیمەی بێت سەوری گۆشتی گۆلچی لەمە چینای دەدەی هەتا دەبتەوە زۆرە هەویرە جوان دەیشێلی شێلانەکی زۆری دەوێتن لۆ ناوەکەشی بە هەمان شێوە گۆشتی گۆلکمان پێویستە بێت سەوری جوان بەبێ هیچ شتێک مانە بێ ڕوون بێ هیچ شتێک جوان سۆری دەکەوە بە ئاوشتیشی ناوێ قیمەکەشی سۆرم کردەوە بێ ڕوون بەبێ هیچ شتێک بێ ئاو پێویستمان بە مێوژی هەیە کەرەوزە پیازە کشمیشە جیزە فستقیشم تێکردەوە خێو بەهاراتی شێف ئەو قیمەیە بەڵێ ئیختیاریە مێوژ و ئەو شتانە تێ بکەی یان بەخۆی تێیدا خواردنەکە وایە تێداکە وایە تێدا ئەگەر تێشی ناکە ئیوا هەیە نایخوا کشمیشی لە بەرەوەی شیرینی دەکات خواردنەکەی بەڵێ بەس زۆر خۆشە و مەرەگەی شمان پێویستە مەرەکەی ئەمن نۆکم کوڵاندیە نۆک بە چەلاوی کوڵاندیتم پیازی گچکەم چا کردی و کردیتمە ناوێ بۆنی لیمۆ بەسڕایەکی خۆش بەسڕایشم تێکرد لەگە کەمەک زەردەچەوەی پەتاتەش سێ-چار پەتاتەی ورد دەکەی پێشەوەی کفتەکەی بکەێنایە پەتاتەکان دەخێنایە کفتەکەشم ئەوەندا ئامادە کردیە لە بە کاتی پرۆگرامی ئێستا لە پێش کامێڕی چەند کفتەشی دروست دەکەی و دەستکێش لە دەست دەکەین و هاویرەکەی دەشێلین شێف بەڵێ ئەو کفتەیە وەچی کفتەکان کە پان ناکرێتەوە ئەو بۆ شێوازەی خڕ بۆ شێوازە بە خڕی دەمینێ بەڵێ ئەو ینی خڕەکانی قیاسەکەی بەدڵی خۆتە گچکە تربی گەورە تربی بەدڵی خۆت بەدڵی خۆتە بەزەها چەند بتانی هەویرەکەی تەنکەی قیمەی ناوەکەی زۆر خۆش دەوێتن باشە ئەو دەمنیش دەمە شێف لەگەڵت بکەم تا بزانم ئەمیش لێ دەزانم یاننا کفتەکمان هەیە لە لای سلێمانیش عینەن وەچی ئەو کفتەیە کفتەی سابوونکەرانی پێدەرێن بەڵێ ئەو هەم قەبارەکەی زۆر گەورەیە زۆر گەورەیە قەبارکە خواردیتم و بە برنجیشە بەڵێ بە هەمان شێوە هەویرەکەی هەمان شێوەیە بەڵێ ئەوەش عینەن گوتمان برنجی لەگەڵە بەڵێ بەس قیاسەکەی ئەوە دیارە چیلۆیەک برنج چیلۆ گۆشت ئێستا ئەوەندا هەویرەی جودا دەکەینەوە باشە ئەوەندە بەستە شێف کەمێک زیاترکە ئەوەندە بەڵێ جوانەوە خڕیکەوە و یەک تێبینیش لەسەر هەویرەکەی باشە ئێستا هەندێک برنج هەیە کە دەیکەی ناو مەرەکەی دەتەقیتن ڕاستە ئەتوو پێشەچی نۆکاوەکەت ئامادە کرد کفتەچی دەکەێنایە 4-5 دقە بزانە هەردەوەشێ یاننا ئەگەر هەروەشە یەک مراگ نیشاستی دەکەیە ناو هەویرەکەی تون دەبتەوە هیچ مشکلەی تەقینی نامینێت باشە شێف لە بۆ برنجەکەی ئاستاییە هەر برنجەکی تێبکەین ئاسایی نییە
یان برنجی خڕ یان برنجی کوردی بەس بە برنجی کوردی زۆر زۆر بە برنجی درێژ نابیان نابیتن نا لە بەرەوەی هەڵدەوەشێت بەڵێ کفتەکەمان کوڵایە و بەڵێ شێفیش زەڵاتەکمان لە حازر دەکاتن بەڵێ کەرستەکان چێ شێف کەرستەکان زەڵاتەی نۆرمالە پێویستمان بە تەماتەیە هەر زەڵاتەکە لە ماڵە دەکەین بەڵێ لەبەر چەو زەڵاتە شێف چکە خواردنەکەمان قورسە باشە گۆشتی سۆر گۆشتی گۆلکمانە بەکارهینەیە زەڵاتە چی نۆرمالی لەگە دەکەین و سوپی شمدانە نایە چکە هەم کفتەیە و هەمیش سوپەچی هەیە بەنەوەچی کردیتمان زۆر زۆر خۆشە پێویست بۆی ناکە کە نیسەگیان سوپەچی لەگەر دانەی شێفە جەکڵاوە کەشە دەهاوا دەستە پشتەوە لەگەڵ بای وەڵاستمە هەکوێ بەخۆی بە ناوبانگە ببای وڵا دایم بای دێتن دوێ کڵاوکەش دەستە پشتەوە شێف ئەوە چەندی پێدەچی چەند دەقەلۆی بکوڵێ ئەو کفتە بە نی تەواوی ساعتی پێویستە نیش سەعاتی ڕێک بەڵێ نی ساعتی پێویستە تەماشا دەکەی پەتاتەکە تاوا بوو کفتەکە تاوا بوو ینی ئەو پەتاتێلەوەی تێدەکرێتن کە مقابل گۆشتەکەیە نا مقابل گۆشتەکەی نییە هەم بەخۆی کفتەی تێدایە و تامیش خۆش دەکە بەس ئەمە کردیتمە قیاس ئەگە پەتاتەکەم کوڵە کفتەکەم بوویتێ کفتەکەش بوویتێ سفرەکەمان حازرە و شێف زۆر بە جوانی سفرەکەی ڕازاندیتەوە و دوو میوانمان هەیە و زۆر بەخێر بێن ئەو جە ئێستا حەزم لێیە ئەو کفتەی تاقی بکەنەوە ئەو کفتەی کۆیانە بەس هەندێک بێخەیە وڵای سمێ ڕەمەزان نایرم خێ زۆر بەکار ئەگە سووربی لاز ناکرێت ئەنگۆ دەرێن چەندێک بێخێنیان تانیتەوە هەموو زۆرێک خێنی بەدڵمان ناوینە خۆشەوە تەواوە مامۆستا ئەتوو معبێنت لەگەڵ خواردنی کۆە بە پێوەی کە تو مامۆستای کەسەکی فەنانی ئایا قەت خواردنت تاقی کردەوە لە خۆت خواردنی دروست بکەی لە مارێ دروست بکەی بەڵام بەس نازانم چاش دێنم بتەنی بەڵام خواردن بەلامەوە هیواتم گۆشتانی هەموو خواردنێک بە گۆشتەوە دەخۆم ئەمن خۆم بەزەو خواردنە باشە خراپ نییە زۆر ژێ تامی خواردنشتیوە نازانم مهمە لەکەت خۆش خواردنەکە گۆشتی لەگەر بدی خۆمتەوە ئاوە مامۆستا دەست ڕاکێشە حەزم لێیە بەردەوام بەڵام خواردن بخۆن بخۆ